بۆ پێناسەی گیانی کوێخایەتی حب السەدارەکە وەکو زمانەوانی بێگومانە بێ بگەڕێنەوە سەر فەرهەنگەکانی زمان وەکو لیسان العرب وەکو تاج العروس وەکو الصحاح في اللغة وەکو ئەوانە ناشە ئینسان هەر لە خۆیەوە زاراوەیەک داتاشێ و لە خۆیە بڵێ دین یعنی ئەمە یان فلان کەلیمە یعنی ئەمە ئەمانە زاراوەن زاراوەش لە ئەسڵی زمانی خۆیەوە پێویستە بهێنرێ هەروەکو چۆن ئەڵێن دیموکراسی پێویستە لە ئەسڵی زمانەکەیەوە بهێنرێ بە هەمان شێوەش ئەم زاراوانە پێویستە لە ئەسڵی زمانەکەی خۆیانەوە بهێنرێ کە وشەکە عەرەبیە پێویستە لە فەرهەنگی زمانی عەرەبیە بهێنرێ گیانی کوێخایەتی هەوڵدان و داواکردنی ئەمیرەتی و بەرپرسێتی لە ئیسلامە بێگومان ڕێ لێگیراوە ڕەفتارێکی ناپەسەندە وەخوای پەروەردگار قبوڵی نییە پێغەمبەری نازار عليه الصلاة والسلام فرمى إنا والله لا نولي هذا الأمر يعني هذا العمل للرواية ترى أحدا سأله ولا أحدا حرص عليه أفرمى بخوا قسم إما أم كاري خومان وأتا أم إيشو كاري إسلاميتيا أم كار بدستيتيا خلافة ولاية يعني واليبون يعني حسبة يعني زكاة كوكردنوا يا هر شوێنێکی تری کار بەدەستێتی دەوڵەتی ئیسلامی و کاروباری ئیسلامی ناسپێرین بە کەسێک خۆی داوایکە هەروەها ناشی سپێرین بە کەسێک سوور بێ لەسەری کە هەر بۆ خۆی بمێنێتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکێک لە یاوەرانی عەزیزی کە ناوی عەبدوڕەحمانی کوڕی سەمورەیە خوا لێ ڕازی بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی فەرموو یا عەبدەڕەحمان بن سەمورە لا تسل الإمارة فإنك إن أعطيتها عن مسألة وكلت إليها وإن أعطيتها عن غير مسألة أعنت عليها أي عبد الرحمن كوري سمورة أجر بي أوي خود داواي كار بدستيتي ومسؤوليتي وإمارتك بكي دايان بيت خلقك هاوكار الدبن هر فرمي هاوكار الدبن خواهي قورش هاوكار الدبن فریشتەکانیش هاوکارت دەبن خەڵکە پیاوچاکەکەی دەوروبەریش ئەوانەی کە ئیشەکەیان پێسپاردووی هاوکارت دەبن بەڵام ئەگەر خۆت داوای بەرپرسێتیەکەت کرد خۆت سوور بووی لەسەرەوەی کە بۆ خۆت بێ وەری بگری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ یارمەتی نادرێت خوای گەورەش یارمەتیت نادا فریشتەکانیش یارمەتیت نادەن پیاوچاکانیش یارمەتیت نادەن ئەوانەی کە لە دەوروبەریشن یارمەتیت نادەن ئەبوو زەڕی غیفاری خوا لێ ڕازی بێ کە یەکێکە لە سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و لە ئەوائیلی سەحابەیە لەوانەیە کە لە سەرەتاوە لە مەککە موسڵمان بوون جارێک داوای کرد لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەلا تەستەعملونی کەلیمەی تەستەعملونی یعنی بمکەی بە عامل عامل والیە حیسبەیە زەکات کۆکەرەوەیە کاربەدەستی کاروباری موسڵمانانە لەسەر بەیت المالە یا هەر ئیشێکی تری کە پێسپێرە پێ ئەورێت تەستەعملونی یعنی بمکەی بە عامیلی خۆت عاملی کاربەدەستی دەوڵەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی وەکو ئەبوو ذەر خوا لێ ڕازی بێ ئەجێڕێتەوە قلت يا رسول الله ألا تستعملني قال هر أبو ذر فرموي فضرب بيده على منكبي دستي بيروزو باشي خوي خست سر ناوشانم بيشاشاو فرموي قال يا أبا ذر إنك ضعيف أي أبو ذر تو بياويشي زعيفي بو أمكارنا شيء أجنا مدحي أبو ذركا خوالي رازي بي بيغمري خو عليه الصلاة والسلام فرمي روش هل نهات و روش آوان بو لسر كسيكي حق ويج وكو أبو ذر غفاري يعني وندا حق ويجا أو وندا بابندا بدينا كرشو بلان أم إيشياني بينا كريه لبر سببك بيغمري خو عليه الصلاة والسلام إيزان نازانين سببك تيروني نكردوتو بلا ما فرمي إنك ضعيف وإنها أمانة أم كار بدستيتيا راس باردية خوايا وأخرة قردني كسكا وإنها يوم القيامة خزي وندامة للرجي قيامتي شعبي بما يزليلي وبشيماني وحسرة وشاوشوري إلا من أخذها بحقها مگر كسك ما في خوي بداته واتا كاروباركان بركو بيكي جيب جيبك وأدى الذي عليه فيها
ئەو مافەی کە لەسەریەتی ئەو ئەرکەی لەسەریەتی کە پێی سپێرراوە سەرڕاستانە جێبەجێ بکە. کەوا بوو ئەسڵ ئەوەیە کە ئینسانی مسلمان داوای ئیمارەت ناکە، داوای مەسئولیەت ناکە. بەڵام ئەگەر دایانێ زانیان پێویستیان پێیەتی، وەکو ئەوەی عەلی کوڕی ئەبی تاڵیب خوا لێ ڕازی بێ 3 ڕۆژ هەرە چوون بۆ لای و خزمەتیان عەرزیانە کرد جەنابی عەلی جەنابەت ببە بە خەلیفە. هەڕی فەرموو من پێویستیم بە خلافەت نییە. بەڵام دوای ڕۆژی سێهەم خەڵکەکە پێیان فەرموو ئاخر بەڵام خلافەتەکە پێویستی بە تۆیە، ئەبێ ئاوابی، یعنی کاتێک کە ئیشەکە پێویستی بە تۆیە، ئەو کەسەی ئیشەکەت پێ ئەسپێرە سەیری کردووە لە تۆ شیاوتر بۆ ئەو شوێنە نییە، لەبەرەوە هەڵی بژاردووی. ئەو کاتەش نابێت تۆ لێی ڕاکەی، مادام شوێنەکە بە تۆ پڕێبێتەوە، هەرچێکە ئەشێ بە تۆ بسپێرێ و جێبەجێ بکەی، ئەو کاتە بە پشتیوانی خوای گەورە شانیە دەیتە بەر و بە ئامۆژگاری خەڵکیش و بە ڕێپیشاندەرەتی شەرعی بێبەرە.